بینەرو بیسەری ڕووداوم کاتتان باش لە پۆلۆنیاین دیاسپۆرای ئەمشەو لێرە لە پۆلۆنیا دەبێت بە درێژایی ئەم کاژێرە باسی دیاسپۆرای کوردی لە پۆلۆن دەکەین ئایا هەیە یان نییە چەند گەورەیە پۆلۆنیەکان بەڕاستی وەکو لە چەند مانگی ڕابردوودا لە ڕێی تەلەڤیزیۆنەوە بینیمان ڕقیان لە کووردە لەسەر سنووری بێلاڕووس بە هەموو هێزیانەوە لە گەنجی کورد دەدەن هەندێکیان تا ئێستاش نازاندرێت چارەنووسیان چی بووە ئەو پۆلۆنیانە بەڕاستی ڕقیان لە کووردە یان وێنەیەکی دیکەیە بەم نزیکانش لە هەفتەکانی داهاتوودا هەڵبژاردن دەکرێن لە پۆڵند لەو هەڵبژاردنانەدا مەسەلەی کۆچبەری مژارێکی گرنگە و سیاسەتی کۆچبەری لە پۆڵند ڕەنگە بەهۆی ئەو هەڵبژاردنانەوە گۆڕانکاری گەورەی بەسەردا بێت لێرە کەس ڕەنگە لە بەڕێز زیاد ڕەئوف باشتر نەبێت کە لەسەرەوە مەسەلەیە قسە بکات چونکە وەکو کارسازێک کە ساڵانی زۆر لێرە بووە پەیوەندی فراوانی لەگەڵ کاربەدەستان و بڕیارسازانی پۆڵندی هەیە هەروە ئێستا نوێنەری حکوومەتی کوردستانیشە لە پۆڵند لێرە ئامادەیە جگە لە بەڕێزیان کاک ڕاستی بڵباس لێرەیە خەریکی ژیری دەستکردە دەزانن دنیا هەمووی ئێستا خەریکە بەرەو ئەوە دەچێت بە شێوەیەکی ئەکادمی لێرە دەیخوێنێ باسی ژینگەی پۆڵندی لەگەڵ دەکەین بێگومان بەڵام هاوکات ژیری دەستکردیش لەم بەرنمەیەدا قسەی لەسەر دەکرێت کوردێکی دیاسپۆرانشین کە بە شێوەیە ئەکادمی لەسەر ئاستی ئەکادمی بەرز خەریکەتی خانم شەهرام وشار ساڵحی کچی کۆیە لێرە خەریکی دارایی و لە بواری دارایی و ئابووریدا ئەزمموی گرنگی پۆڵندیەکان دەیەوێت لیان فێر بێت لیان تێبگا کە ئەمەش مەسلەیەکی گرنگە چونکە لە ماوەیەکی کەمدا لە ماوەی سێ دەیەدا پۆڵندێک کە جاران بە وڵاتێکی زۆر هەژار و زۆر وەکو دەڵە دۆخێکی نالەباری ئابووری تێدەپەڕی گۆڕانکارێکی زۆر گەورە بووە ئەوەی کە بە ئینگلیزی پێ دەڵێن ترانسفۆرم بووە ئەم وڵاتە لە ڕووی ئابووریەوە دەمەوێت دواتر لەسەر ئەمە قسە بکەین هەروە خانم ماریانە دلێر کوردە لێرە کچی ئەنکاوەیە کوردەیە پاشناوەکەی بەڵام کریسیانی ئەنکاوەیە لێرە لەگەڵمانە ئەویش بێگومان کوردستانێکی دیاسپۆرانشینە لە بواری پەیوەندیدنیە دەوڵەتیەکاندا تەجروبەی پۆڵندی فێر دەبێت هەروەها کاک پێشەنگ حەمەکەریم لێرە کاک زیاد پێش بەرنامە بۆی باز دەکردین کە لە بواری ژینگەدا زۆر چالاکە لێرە کوڕی سلێمانیە ئەگەر هەڵە نەبم وەنیە کاک پێشەنگ کوڕی سلێمانی تەجروبەی پاراستنی ژینگە گۆڕانکاری ژینگەی کە پۆڵندیەکان خەریکن دەیەوێت لی تێبگات و ڕۆژێک بۆ کوردستان وەکو دەڵێ خێرێکی تێدا بێ زۆر سپاسان دەکەم کە ئامادە بوون لێرەن بە کاک زیاد دەست پێ دەکەم بە مەسلەی هەواڵەکان بەڕاستی مەسلەی هەڵبژارنەکان کە باسم کرد ئەمە وەکو لەو پێشەکێشدا گوتم یەک لای کەرەوە دەبێت بۆی سیاسەتی کۆچبەری بگۆڕێ لە پۆڵند یان گۆڕانکارێکی گەورە ڕوونادات بڵێ سەرەتا سوپاسان دەکەم بۆ ئەو ئەرکەی کێشاتان و سوپاسی ڕووداو دەکەم کەەوە هاتن لێرە دیاسپۆرای کوردی ببین و ئەو بەرنامە بکەن بێگومان بەڕای من گۆڕانکاری دەبێت لە سیاسەتی پۆلۆنیا پاش ئەو هەڵبژاردنە ئەگەر لە هەڵبژاردنەکە ئۆپۆزیسیۆن سەرکەوێ سیاسەتی ئێستای دەسەڵاتدارانی پۆلۆنیا کەوا دژ بە کۆچبەرانە و بەردەوام کێشەیان هەیە لەگەڵ یەکێتی ئەوروپا نایەنێوێ بەشێک لەو ئەرکە بخەنە سەرشانی خۆیان ئەوە دەبی بگۆڕێ. کۆمەڵگەی پۆلۆنی بۆتە دووبەش بەشێکیان دژ بە هاتنی کۆچبەرانن ئەوەش زیاتر ئەو خەڵکانەنە کەوا وا بیر دەکەنەوە کەوا کۆچبەر دێن کولتورەکەیان دەگۆڕن لەوانەیە ئەزیەتیان دەدەن لەوانەیە وڵاتەکەیان وەکو هەندێک وڵاتی ئەوروپای لێدێ جاربەجار نمونەی فەرەنسا دەدەن کەوا کۆچبەران و ئەوانەی هاتوونە
چۆن ئەزیەتی خەڵکەکە دەدەن بە مانگرتن و بە شەڕ و بە ناخۆشی بەڵام بەشی زۆری خەڵکەکەی پۆلۆنیا لەگەڵ ئەوەیە کەوا سیاسەتەکە گونجاو بێ لەگەڵ سیاسەتی ئەوروپا مافی مرۆڤ بپارێزرێ و بۆ بەڵگە بۆ ئەوە زۆر لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەتا ئەمڕۆژ لەسەر سنوورەکان خۆبەخشانە کار دەکەن و خۆیان زۆر ماندوو دەکەن بۆ یارمەتی کۆچبەرەکان بدەن دابینی ئەو پێویستیانە بکەن کەوە لە دەرمان لە خواردن لە جلوبەرگ کە دەپەڕنەوە و یاخود پارێزگارەکیان بۆ ئەوە بکەن دابین بکەن بۆی بتوانن داوای مافی پەنابەری بکەن پارێزەر بگورە و ئەو ڕێکخراوانە بەڕاستی پاڵپشتێکی زۆریان لێ دەکرێت لە خەڵکەکەش لە میلەتەکەش و پۆلۆنیا خۆی ئابووری پۆلۆنیا وەکو زۆربەی وڵاتەکانی تریش پێویستی بە کۆچبەرە و بە دەستی کار و بە گەنجان و بەوە هەیە بەڵام هەندێک لە هێزە سیاسیەکان ئەوە وەکو کارتێک بەکاردێنن بۆ ئەوەی ئێمە دەبێ وڵاتەکەی خۆمان بپارێزین بە تایبەتی لە کۆچبەرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقیا بەڵام جیاوازیەکەمان دیت کە کۆچبەرانی ئوکراینە هاتن لەبەر ئەوەی ئەوان وڵاتێکی ئەوروپینە و دیانەتەکەیان کریستیانە وەکو ئێرە بە جۆرێکی تر باوەشیان بۆیان کردەوە و ینی لە سەرەتا نزیکەی 3 ملیۆن کۆچبەری ئوکراینە هاتنە ئێرە هەتا بەشێکیان چوونە وڵاتەکانی تر و بەشێکیان مانەوە لێرە. بەڵێ زۆر باشە. شارەم خان لێرەی دکتۆرە خەریکی دکتۆرای ئەوەی کە دەگوترێت بەڕاستی وایە لەسەر شەقام دەیبینی کە ڕق هەبێ کە پۆلۆنیەکان حەزیان لە کۆچبەر نەبێ؟ باکسەوە بە ڕای من بە پێچەوانەوەیە ئەو شتە چونکەنی هاتنی بە شێوەی کۆچبەر لەگەڵ هاتن بە ڕێگای خوێندن یان بە ڕێگەیەکی تر جیاوازە زۆر تۆ کاتێک بە کۆچبەری دێی لەوانەیە لایانی چەند لایەنەیەکی خراپت هەبێ بۆ دەوڵەتەکە بەڵام بە ڕێگەیەکی تر وەک ڕێگەی خوێندن بێ لەوانەیە چەند لایەنێکی باشت هەبێت بۆ دەوڵەتەکە فەلۆیە بەش بە حاڵی خۆم هەستم بەو ڕقوکینەیە نەکردی لەلایەن هاوڵاتیانی پۆلۆنیەوەن بەعکسەوە بە پێچەوانەوە نەخێر وڵاتی دیکە ئەوروپاشت دیتووە وانە ئەڵمانیا بەراورد دەکرێت لەگە ئەڵمانیا ئەو تەماشاکردنەی کە بۆ نمونە لە ئەڵمانیا لە هەندێک شوێن دەیبینی بەرامبەر کۆچبەران ئەمە زۆر کەم یعنی زۆر کەم مایمەوە لە ئەڵمانیا هەرچەند ڕۆژێک بۆ بە زۆر هەستم بەو جیاوازیە کردی لە نێوان پۆلۆنیا و ئەڵمانیا چکە بە شێوەیەکی گشتی پۆلۆنیا کوردی زۆر زۆر کەم لێە بەڵام کورد زۆر زۆرن لە ئەڵمانیا ئەو چەند ڕۆژێک کە لە ئەڵمانیا بووم دەتوانم بڵێم تەنیا کوردم بینی لەوێ بەڵام لە پۆلۆنیان نابەداخەوە ینی بە پێچەوانەوە زۆر تاکتاکە کوردی دەبینم لێرە ئەو کوردانەی لێرەشن هەمووی بە شێوەیەکی گشتی هەموو قوتابینە لێرە فەیدیەوە هاتیە بە یەکەم ساریتی یان تازە دەستی بە خوێندنی بەکەلۆریۆس کردووە ئیدی بڕیاری داوە نەگەڕێتەوە وەک من بەردەوام بۆ لە خوێندنەکەی کە من و بە زۆری قوتابیشن دوای دەمەوێت کاکزیات وەکو دەڵێ دەزانێت کە بە وردی چەند کورد لێرە هەنوو چۆنەوانە دەمەوێت زۆرتر لەسەری قسە بکەین بەڵام ماریانە خان تۆ لە میوانە بەڕێزانە جگە لە کاکزیات لە زۆربیان ینی لە مێشترە لێرەی لە پۆڵەند تۆ بە زمانی تێکەڵاویشی لەگەڵیان میدیاکەیان دەبینی دەبیستی دەخوێنیەوە چۆنن بەڕاستی وایە مەسەلەی کۆچبەران لێرە هێندە شتێکی گەورەیە؟
منەوە 9 ساڵە لێرە دەژیم هەندێک دەتانم بڵێم کوونە پۆڵندیەکان مشکلەکەیان لە بیدایەتە هەتا شەرمیان بشکێنێتن لە بیدایەت وایە دیارە لەیان ساردن قسە ناکەن نایەنەوە بەڵام ئەوها نییە ئەوانە شەرم دەکەم بیدایەت کە بەس ئەو شەرمە بشکێنەوە زۆر پرسیاریان هەیە زۆر ئەوەیان هەیە پرسیار دەکەن کەو دەژین لەوێن دەرکووە زۆر معلوماتیان دەیانەوەی هەتا بزانن و زۆر هەیە زۆربیان حەز دەکەن ینی یارمەتی بدەن و زۆربیان کە دەناسن کە ئێمە لە کوردستان هاتین ئەوە دڵیان خۆشتر دەبێتن خۆشتر دەبێت زۆر حەزیان ینی وەکو احترامیان هەیە لە بۆ کوردستان وەکوانش نفسی تاریخیان هەیە هەندێک لەوەی کە لە ڕوودا لە حربەوە لە پۆلەنداوانش ینی هیستۆریەکی زۆر خراپیان دیتیەوە لە بەرەوەندە هەندێک لەیان دیارەکە کراونینە بەس گواڵا دەدەن زیاتر مساعدە بکەن زیاتر بزانن کە ئەو شتێکی لە سەریان ڕوودا لە سەرترێکی ئەوها نەبیانی حەز دەکەم کاک پێشەنگ متتەفق نیە لەگەڵتان وڵا بە پێچەوانەوە بەناوی خوا زۆر سپاس بۆم دەرفەتەوە بەخێر بێن سەر چاوان پۆڵێنیاتان ڕووناکردەوە خەریکە تاریکدا دارەوەڵا بەڵێ وەڵام من هاوڕای قسەی هاوڕێیان مم لێرە لەم بابەتەیە و من وەکو نمونەیەکی ئەوەش من لەگەڵ ڕێکخراوی ئۆسێلێنیا کە ڕێکخراوی ئەوەیە مافی مرۆڤە لێرە کارەکەات و کاکزیاری ژاماژی پێە لەو کاتێک کە کوردەکان هاتنە سەر سنوور من وەرگێڕم لۆیان وەرگێری کوردی و ئینگلیزیم بۆکردن و یارمەتی برا و خوشکە کوردەکانمان بینە سەر سنوور ئیتر لەوێ بۆم دەرەکەوت کە خەڵکی پۆڵەندی چەند متعاتفن یعنی بێمە دووشت لە یەک جیا بکەینەوە کاکێ من خەڵک لەگەڵ سیاسەتی دەسەڵات و دەوڵەت بوون و نەم دووشتە بێ من لە یەک جیا بکەینەوە لە پۆڵۆنیایە خەڵک بە تایبەتی گەنجەکان زۆر فکریان جیاوازە وەک لە ئەو پیرانەی کە نەهامەتێکی زۆر زۆریان چەشتووە ئەترسن لە خەڵکی دەرەکی ینی پیرەکانیان ئەترسن لە ئەڵمان ئەترسن لە ڕووس ئەمەمانە دوژمنمانن بێن لێمانە دەن خاکەکەمان لێسنەوە کە لە مێژوشە وا بوو ئەوە ڕوویداوە بەڵام گەنجەکان لەبەر ئەمانیان نەدیوە تۆزێ ئەڵی مێشکیان زیاتر فراوانترە و کراوەترە بە ڕووی دەرەوەیە ئینگلیزی ئەزانن متعاتفن لەگەڵ خەڵکا کراوان ترسی ئەویان نییە زۆر بێت بۆیە کاتێک کە لەگە گەنجەکان ئێمە بە حکمی گەنجین هەوومانەگە گەنجەکان ئەواکەین کراوەیەکی ڕووخۆشێکی زۆرە بینی لەلایەنە و ئەو ڕێکخراوە و خەڵکی پۆڵندیش بەعام متعاتفن بەڵام سیاسەتی دەوڵەت هەنێجار و ئەخوازێ بۆ نمونەکە بە شێوازێکی زۆر جیاوازە دەرکەوێت وەکلەوەی کە خەڵک ئەوێت لە پۆڵەندا بەم شێوەیە باسی سەرسنوورەکانت کرد باسی کۆچبەرانت کرد ئەو کات کە ئەو تونند و تیژە دەکرا بەرامبەر کۆچبەران لە نێو کۆمەلگای پۆڵندیدا هەبوو کە ناڕازی بێ هەبوو کە پێی ناخۆش بێ وەڕوودەدا زۆر خەڵکی بە تایبەتی سەرسنوورەکان ناڕازی بوون کە بۆ نمونە زۆربەی کات خانەکانیان نەکردەوە وەرنە ماڵەکانی ئێمە نان بخۆن ئەوە بکۆن تەنان علاگەیان هەڵەواسی بەسەر دەرگاکان ئەگەر ناژێنە ژوورە ئەوە بکەن و زۆر کات لە سوۆشیال میدیای منم بیست ئەو ئامێری سیارانەی کە ئەڕۆشنە سەر سنوور خەڵک بێنەوە و ڕێکخراوەکان بۆ نمونە پۆلیس ئایا ڕایان نەگرت ئەمانیان کرد بە پۆست چۆنە بێ پۆلیس ئەوە بکاتەمە مافی مرۆڤ ئەو شتانە وە تەنانەت خۆپیشاندانیان کرد دژی ئەو کارانی کە پۆلیس ئەسە سنوورێک کا بۆ نمونە کە لەوانەیە لە وڵاتێکی ترەم شتانە نەکراوێ بۆیە وەکو خەڵکی پۆڵۆنیا زۆر متعاتفن و من زۆر خۆشەویستیم بۆ خەڵکی پۆڵۆنیا زیاتر بوو لەو ڕووداوانی کە ئەم بینی یعنی کە ئافرەتێکی پۆڵەندی کە چاوی بە فرمێسکە بۆ ئەوەی کە چیرۆکی کوڕ و دایکێکی کوردەبینێ بۆ لەسەر سنوور و ئەڵێ ینی جلی خۆی داکەنێت بۆی بیدا بە کۆشی مناڵێکە بۆی سەرمای نەبێ کە ئینسانە شتانە ببینێ ینی گوناحە بڵێ خەڵکەکەی خراپن بۆیە بە عکسەوە و شتێکی تریشم من دیقەت پێگرۆدانەیە برادەرانی هاوڕابن لەگەڵما خەڵکی پۆڵەندی تیا ماون ینی خۆشیان نازانن ئەوروپیەکی سارد و سڕن یا شەرقیەکی گەرم و ئەوەن ینی لەو بینێ ئەماونێتەوە بەڵام لایەنی هینیان زۆر خۆشە لایەنی کەر کۆمەڵایەتیان زۆر خۆشە زۆر باش کاگڕاستی لێرە باسیشم کرد لە وەکو پێشەکیش خەریکی لە مەجای ژیری دەست کرد کار دەکەی بێگومان دکتۆراش هەر لەسەرەوە ئاستە تەجروبەی تۆ چییە ئێرە بژارەیەکی ڕاست بوو کە هاتی بووە یان هەست پێ دەکەینە دەبووە شوێنێکی دیکە بێ سەرتا بەخێر بن بۆ پۆڵۆنیا بۆ کراکۆ ئەوەی ڕاستی وەکو هەموو ئەو برادرانەی کە لێرەن من هاتم بۆ ماوەیەکی کاتی هاتم بۆ 6 مانگ هاتم بەڵام میدی دوایەوەی کە بە کالێرۆسم تاوا کرد هەستم کرد مانەوەم لێرە ئیسفادەی زیاتر دەبێ وەک لە گەڕانەوە ئەیدی بۆیە بڕیارمدا کە لە لایەنی ژیری دەست کرد ماستەر بخوێنم لێرە لە یەکێک لە جامیعە باشەکانی ئێرە
چونکە وەک بڵێن لە لای خۆمان لە کوردستان ژیری دەست کرد لەو ئاستە پێشکەوتووەدانیە کە بۆ نمونە وڵاتانی ئەوروپی لێرە لەو ئاستەدان ئیدی ئەوە وای لێ کردم کە من هەوڵدەم لەو بوارەدا بتوانم ینی شارەزایی تەواو بەدەست بێنم و دوای دکتۆراش ئینشاڵڵا ئەگەر ببێتە قسمەت هەر لە هەمان بوار بخوێن مویدی بڕۆمەوە کوردستان خزمەتی خاک وڵاتی خۆم کەم و خزمەتی کوردستان ناتەوێت لە پۆڵەند بمێنی وڵاهی جایدی ئەوە نازانین چ ڕوو دەدا بەڵام ئەو پلانی کە من لە مێشکی خۆمدا هەمە ڕۆژێک لە ڕۆژان هەردەگەڕێمەوە ینی هەرچەند ئێرە شیرین بێ و خۆش بێ بەڵام هەر بۆکو نیشتیمان نابێ ئەکید وایە زۆر باشە کاک زیات دەتوانین بڵین دیاسپۆرای کوردی هەیە لە پۆڵەند خۆی دیاسپۆرای کوردی ئەوەی ڕاستی بێ ئێستا زیاتر گەنجن و قوتابینە چونکە کە گۆڕانکاریە سیاسی و ئابوووریەکان ڕوویدا پاش 1990 ئەو خەڵکەی جاران لێرە بوون و ماوەیەکی زۆر بوو لە پۆلۆنیا بوون و ئەو وەزعی ئێرەیان دیتکەوە چەند ساڵێک زەحمەت بوو ئێران پۆلۆنیایان بەجێ هێشت چوون بەرەو سوید و بەرەو نەرویج و ئەڵمانیا ئیتر دیاسپۆرەی نوێ ئەوە وردە تازە دروستە بێتەوە ئەویش زۆربەی هەروەکو گوتم گەنجن و قوتابینە بێگومان ئەوە وەکو وڵاتانی ڕۆژهەڵات نییە بلێ بە هەزاران بێ بەڵکو بە سەتانە ینی بە ئەوەی ئێمە ئاگامان لێیە لەوانێ نزیکەی 200 قوتابیەکمان هەبێ لەوانەیە چەند سەد کەسێکی تریش گەنج ئەوانەی هاتیینە قوتابینینە کار دەکەن مافی ئەوەیان وەرگرتووەکەوە نیشتە جێبن لێرە هەندێکیان خێزانیان هەیە و هاوسەریان کردووە لەگەڵ پۆلۆنیەکان ئیترەوە تازە دووبارە دروست دەبێتەوە و بەڕای من ئەوەی پۆلۆنیا ئەزمموی پۆلۆنیا لەگەڵ ڕەوەن لەگەڵ دیاسپۆرا زۆر گرینگە چونکە پۆلۆنیا بە جۆرەی راپۆرتەکانی وەزارەتی دەرەوەی پۆلۆنیا ئستا زیاتر لە 18 میلیۆن کەسی لە دەرەوە هەیە ئەویش ئەنجامی ئەوەیە کەوا لە سەدەی 19ەوە ئەو شەڕ و دابشکردنی پۆلۆنیا بە سەر سێ پارچە و دەوڵەتیان نەما و هەر لەو کاتیەوە دوایی شەڕی جیهانی دووەم و دوایی ئەو ماوەیەکەوە لێرە پاشەڕی جیهانی دووەم سۆسیالیزم بوو زۆر خەڵکی ناڕازی ئەوانی وڵاتیان بەجێهێشت ئیتر پۆلۆنیا ناچار بوو سیاسەتێکی زۆر پڕ و پوختە دابڕێژێ بۆ ئەوەی سوود وەربگری لە دیاسپۆرەکەی لە دەرەوەی وڵات و وایان لێ بکاکەوە پەیوەندیەکی بەردەوامیان هەبی لەگەڵ نیشتیمان و نیشتمان پەروەرەکەیان هەبێ خۆیان مناڵەکانیان نەوەکانیان بەرنامەی ئەوەیان داناکەوە پۆلۆنیەکان بتوانن بێنەوە بۆ سەمەر سکول ینی قوتابخانەی هاوینی بۆ چەند هەفتەیەک لێرە وڵاتەکەیان ببینن بتوانن زمانەکەیان بەبیر بێتەوە یان مناڵەکانیان فێرە زمان بن ئەو ڕێوشوێنانە تەسیریان هەبوو کە بێگومان ئەو ڕێوشوێنانە تەسیرێکی زۆری هەبوو وایان کرد لە هەموو ئاستێکەوە لە چونکە خستیانە ناو دەستوری وڵاتەکەیان کەوە ئەرچی دەوڵەتە گرنگی بدا بە دیاسپۆرەکەی ئیتر لە سەرۆکایەتی هەرێم لە سەرۆکایەتی وەزیران کۆمار بەڵێ داوای لەبوردن دەکەم لەگەڵ هەرێمی کوردستانی تاوان سەرۆکایەتی کۆمار دواتر لە سەرۆکایەتی وەزیران دوایی لە بەرلەمان و لە خوارەوەش لە دەسەڵاتە خۆجێیەکان لیژنەی تایبەتیان دروست کرد پلانیان بۆ دانان بودجەیان بۆ دانان بۆی هەموو پێکەوە کار بکەن لەسەر ئەوەی کەوە دیاسپۆرا
بەردەوام بێ لە پەیوەندی لەگەڵ نیشتیمانەکەی و هەروەها سوودیان لێوەربگرن ئەوانەی بتوانن کەوا پسپۆری باشن بگەڕێنەوە دەرفەتی باشیان بۆ ئەوە بکەن ڕێک بخەن و ئەوەش دەرەنجامەکەی زۆر باش بوو چونکە ئەوانەی سیاست مەدارە نوێیەکانیان پاشنەوەت زۆریان لە دەرەوە هات کوردی دیاسپۆرا بوون هاتنەوە ڕاستە ئەمە لایەنی حکوومەتی ئێرە بوو بەڵام کوردی دیاسپۆراش هیچیان گەڕاندەوە بۆ ئێرە لە ڕووی مادیەوە بە تایبەتی لێرە بودجە دانرا بۆی بیان هێننەوە دیاسپۆرا کاریگەری هەبوو کە ئابووری ئێرە چاک بێتەوە بێگومان یەکەم مهندسی هەروەکو دەڵێن ئابووری تازەی پۆلۆنیا لێشک بالچەرۆڤیچ خۆی لە دیاسپۆرە بوو هاتەوە بووە جێگری سەرۆکوەزیران و وەزیری ئابووری ئیتر بەرنمەیەکی زۆر پوختەی دانا بۆ گۆڕینی ئابووری پۆلۆنیا و هەتا ئێستاوە باسی دەکرێتەوە ئەوە گەورەترین سەرکەوتن بووکەوە پۆلۆنیا توانی بە ماوەیەکی کەم وە پێش بکەوێ و بگاتە ئاستی وڵاتەکانی ئەوروپای ڕۆژاوە لە ماوەی 30 ساڵداوەنیە زیاد بەڵێ لە ماوەی 30 ساڵە توانیان بێنە ناو یەکێتی ئەوروپا توانیان بێنە ناو ناتۆ و ئابوووریەکەیان وا لێ بکەن کەەوە هەتا لە ئەو ساڵانەیەکەوە قەیرانی ئابووری بوو لە 2006 و 7 و وڵاتانی ڕۆژهەڵات ڕۆژئاوا و ئەمریکا زۆر ئەزیەتیان کێشە پۆلۆنیا هەستی بەوە نەکرد لە کاتی کۆڤید پۆلۆنیا ئەوەندە ئەزیەتی نەکێشە چونکە ئابوووریەکەیان بەهێز بوو و توانیان هەتا ئەو ڕۆژیانی بەرهەمی ناوخۆیان 160 بەرهەمی کشتتوکاڵیان دەنێرن بۆ دەرەوە بۆ وڵاتەکانی ئەوروپا لە زۆر بواری تر ینی پێشکەوتونە و لە زانست ئێستا هیچ جیاوازیان نییە لەگەڵ پێشکەوتوترین وڵاتانی جیهان من زۆر لە مامۆستایەکان دەناسم کەوە سەرپەرشتی دکتۆرای قوتابیانی ئێمەیان دەکردکەوە لێرە 6 مانگ لە پۆلۆنیا ئیشیان دەکرد 6 مانگ لە ئەمریکا لە بەریتانیا دەرسیان دەگوتەوە بۆیە ئاستی زانستی لێرە بە پێچەوانەی ئەوەوەکەوە لە کوردستان بیر دەکەنەوە هیچ کەمتر نییە لە پێشکەوتوترین وڵاتەکانی جیهان ئەمەش نەتیجەی هێزی فکری هێزی مرۆیی دیاسپۆرای پۆڵەندی بوو کە هاتوون کاریگەریان هەبووە شارام خان لە نێو شار بڵێ من گەڕام لەگەڵ هاوکارانیشم ئەوەی کە لێرە دەیبینی هەمان ئەو شتەیە کە بۆ نمونە لە پاریس دەیبینی لە لەندەن دەیبینی لە ئەمریکا لە شارێکی ئەمریکا دەیبینی ئەنواع مارکە باڵەخانەی زۆر ڕێک و پێک و شتێک ئەم وڵاتە زۆر خاوێنیشە پۆلۆنیاوەی کە دیقەتمدا بەڕاستی زۆر جیاوازە لە وڵاتەکانی دیکەی ئەوروپاش تۆ پێمان بڵێ لە ڕووی دارایی و ئابووریەوە ئێمە دەتوانین چیان لێ فێربین لە پۆڵەندیەکان زۆر شت دەتوانین فێربین بۆ نمونە کاتێک تۆ دەچێ بازار لە پۆلۆنیای ئەوەندە شتی بەرهەمی ناوخۆی پۆلۆنی دەبینی شتی بیانی نبینی شتی دەوڵەتەکانی تر نبینی کاماوە شتێکی وابزانم زۆر گرینگە بۆ پۆلۆنیا فە ئێمە بەداخەوە لە کوردستان کە دەچینە بازار ئەمەندە شتی بیانی دەبینین شتی کوردی خۆمان نبینین ئەی بەرهەمی کوردەواری خۆمان کەمە لە ناو بازاری کوردستان بەڵام پۆلۆنیا بەداخەوە بە پێچەوانەوە ببوورە ئەوەندە شتە پۆلۆنیەکەی دەبینی شتی بیانیەکەی نبینی ینی ئەوە زۆر دەورەی گەورە و گرنگی هەیە لەسەر بازاری ئابووری پۆلۆنیا دەتوانین ئێمە کە شتێکی بەسیت دەتوانین ئەمەیان لێ فێربین ئەمە یەکێک لە شتەکان ئەمە یەکێکە لە شتە بەسیتەکان کە دەتوانین کە زۆر خۆشە کە تو کاتێک دەستە بازاری شتی خۆت بەرهەمەکی خۆمانەری خۆت هەیە لە هەموو لایەنە کەەوە ببوورە بەرهەمەکانیان ئەوەندەش زۆرە کە لە زۆربەی شارەکان گوندەکانی وڵاتانی دیکە ئەوروپاش دوکانی پۆلۆنی هەیە بە ناوبانگە کە هەرزانترە لە لەوانی دیکە کەرەستەی پۆلۆنیا دەمێ دوایی زۆرتر لەسەرەوە قسە بکەین بەڵام هاوکارانم پێم دەڵێن دەبێت ناوبڕێک وەربگرین دوای ناوبڕ لە پۆڵەندەوە
لەسەر دیاسپۆرایەکی کوردی کە خەریکە دروست دەبێت و لەسەر هێزی مرۆیی ئەوەی کە ئێستا گوێتان لێە هێزی مرۆیی دیاسپۆرای کوردی کە لێرەوە لایەندەدا دەتوانن لە کوردستان ڕۆڵیان هەبێت زیاتر قسە سڵاتان لێبێ لە بەشی دووەمی بەرنامەی ئەم شەودا لە سەر قەراغی ڕووباری ڤیسولا لە شاری کراکۆڤین ڕووبارێک کە وەکو میوانەکانم بۆم باز دەکەن بە درێژایی وڵاتی پۆڵەند ئەو وڵاتی کە ساڵانی دوور و درێژ کێشەی گەورەی هەبوو کێشەی لەگەڵ داگیرکاری هەبوو کێشەی لەگەڵ یەکخستنەوەی وڵات و پاراستنی ناسنامەکەی هەبوو بەڵام ئەمڕۆ دوای ساڵانی زۆر وەکو میوانەکانیش باسییان کرد لە ماوەی 30 ساڵدا بە تایبەتی گۆڕانکاریەکی ڕیشەیان لە هەموو بوارێکدا ژیانیان کرد لێرە خەریکە دیاسپۆرایەکی کوردی دروست دەبێت ژمارەی کورد زۆر نین بەڵام ئەو میوانانی کەم شەو لەگەڵ من جگە لە کاک زیاد ڕەوف کارساز و نوێنەری حکوومەتی کوردستان لە پۆڵەند میوانەکانی دیکەم ئەوانن کە لەسەر ئاستی ئەکادمی کوردستانین هاتوون لێرە دایانەوێ ئەزمموی پۆڵند بگوازنەوە دەڕۆمە لای کاک پێشنگ حەمەکەریم کاک پێشنگ کوڕی سلێمانی جاران شتێک کە خراپ بواە دەنگم پاسی پۆڵۆنی لە سلێمانی پاسی پۆڵۆنی بەناوبانگە یەکێک شەهادەکەی گوتبای لە پۆڵەندەوە هێناومە دەنگ شەهادەکەی پۆڵۆنیە شەقۆشڕە وایە ئێستا چۆنە کوالیتی خوێنن لێرە چۆنە خۆی ئەم نەکبەتیەکە ئەوە پاسانە کە کۆن بووە خەڵک بە کۆنی بینیوێتی هی ئێرە بۆ بۆیە وتیانە پاسی پۆڵۆنی ئەوانە ئەکینا خوێندن لێرە هەنی ئەگەر من ماستەرم لێرە خوێند ساڵێک پۆڵەندیم خوێن دواتر دەستم کرد بە دکتۆرا وێستا مەرحەلەی کۆتایی دکتۆرام کوالیتی خوێندنیان زۆر باشە ینی من لە ماستەرە ئەنجا زانیم خوێندن یعنی چی چۆن زانکۆ ئەبێت چۆنکو ناوەندێکی ئەکادمی کاریگەری هەبێت لەسەر شۆڕشی دروستکردنی وڵات نەک ناوەندێکی پاسیف بێت لە شوێنێکە تەلەبێ وەکو معمەلێک تەلەبە بێت و تەخەڕوج کات و هیچ دەورێکیان نەبێت من لە زانکۆی پۆلیتەکنیکا ماستەرم خوێند ینی شانازی پێوەکەم کە قوتابیە و زانکۆیە بووم مانگی دەستکرد هەڵەیە بۆ بۆشایی ئاسمان بۆ نمونە ئەتۆ زانکۆکەت لە ئاستێکی ئاوایە بۆ نمونە ئێستا لە دکتۆراکەم بە زانکۆی واشۆم ڕیزبەندی جیهانی سێسە هەمینە لە کاتێکە ئەمە زانکۆکانی کوردستان ئەوانە لە 4000 و ئەو هینانەیان واتات ئەتوانین بەراوردێکی باشکەینەوانە و من ماوەی 3 ساڵە هەموو کۆرسی پیانەوترێت ئینتەرلیکیج فۆری یوروپ پیان پێوترێت 5-6 زانکۆی ئەوروپی بە یەکەوەن کۆرسەڵێنەوە زانکۆی هایدلبرگ سۆربۆن کۆپنهاگن ینی من کۆرسەکان کە ئیخوێنم ئاوان بۆیە ئەو ئاستی ستانداردی کە خوێندن لێرە هەیە ئاستێکی زۆر باشە یعنی یەکێک لەو شتانی کە من هاتمێرە ئاستی باشی خوێندنم بینی وتم ئەحد بێ هەر کەسێک بێتە پۆڵەندا و بخوێنێ من یارمەتی بەم بێ بەرامبەر بەس بۆی بێت ئەم خوێندنە جوانەوە بگرێت و سوودێک ببینێ بە کوردستانی ئێمە چونکو ئێمە بەجددی لە کوردستان زۆر پێویستمان بۆیە کە ئەم شتانی کە ئێمە لێرە بینیومانە بتوانین لە کوردستانە بەکاری بێنینەوە نەک بینە ئێرە و بە تاوەتی واز لە کوردستان بێنین چۆن دیاسپۆرا پۆڵۆندای ساندەوە و بژاندیەوە ینی من ئومێدەوارم ئێمەش بتوانین لەگەڵ و گەنجانەیە لەگەڵ گەنجەکانی تری وڵاتانی تریشە کە کەسی زۆر ئەکادمی و بەتوانامان هەیە لە سەراستی جیهانە بگەڕێنەوە و کوردستان ببوژێنینەوە بکەین بە وڵاتێک کە هەمومان جی شانازی پێوەکەین و ئیفتیخار بێ کوردستان ببوژێنینەوە و بە تایبەتی ئەوەی کە تۆ پسپۆرەتی تێدا هەیە کوردستان بپارێزین وای لێ دەوانێ مەسەلەی ژینگە بابەتی ژینگە یەکێک لەو بابەتانی کە من بەکالیرۆسم لە هەندسەی شارستانیا تاوا کرد کاکێ من ینی بیناسازی بەڵام سیرم کرد هەموو کوردستان بینایە بۆ نمونە بەڵام سەوزاییەک نبینی بابەتی ژینگە زۆر پێش پشتگوێ خراوە گرنگترین بابەت پشتگوێ خراوە لەبەرەوەی بە چاوی خۆمان نبینیوە کارەساتە ژینگەیەکان مەبینی من هینی خۆمە گۆڕم ئاراستەی کەشتەکەم مەگۆڕم بەرەو ژینگە بۆیە هاتمە لێرە ژینگەم ئەوە کرد و ڕێکخراوی ژینگەیمان لە کوردستان دامەزراند کە ئێستا لە فەیسبوک 100,000 ئەندامی هەیە و کاریگەری ژینگەی و لە کوردستانە و ینی ئیشی ئێمە ئەوەیە کە لە بابەتی ژینگەیە بتوانین ئەو شتە جوانانی کە ئێمە لە پۆڵەندا وەرمان گرتووە نەک لە پۆڵەندا وەکو ئەساسێک و دواتر لە کاینی و دەوڵەتیە بتوانین لە کوردستانە کاری پێ بکەین و ئیشی باشیشمان هەڵمانداوە بیکەین بەڵام ومێدەوارین بتوانین چونکو چەپڵە بەیەک دەستێنان باشە ئێوارە کە دەستمان بە بەرنامە کرد بینەرانیش بینیان ژینگەیەکی زۆر جوان هەیە لێرە لە پۆڵەند سەوزە ڕووبارێکی زۆر جوان و ئێستاش ئەو دەنگە کە گوێمان لێ کاتی خۆی لە کوردستان
لە گوندەکان دەتبیست ئەم دەنگە دەهات لە نێو سەوزایی هەمیشە کوێ سەوزایی لێ بێم دەنگانەی لێدێ چ تەجروبەیەکی گرنگی پۆڵندا هەیە لە ڕووی پاراستنی ژینگەوە پەرپێدان بە ژینگە کە ئێمە دەتوانین لە کوردستان سوودی لێ ببینین کاکێ من لێو نەشارمەوە جوانترین شت کە من لە پۆڵندا بینی بێتمەوەیە کە هەستی نەتەوایەتی زۆر بارزە ئەڵێ ئەمە وڵاتی منە حکوومەت وەکو بۆم باس کردی گەنجەکان دژی حکوومەتن لەوانەیە زۆر لە هینەکانیشا خۆپشاندانیان دژەکەن و ئەوانە بەڵام حکوومەت نمایندەی دەوڵەت ناکە نمایندەی پۆڵۆنیا ناکە ئەڵێ مە وڵاتی منە من زۆربەی وڵاتانی ئەوروپی گەڕامەوە بڵێم هەر هەمی گەڕاون بە سویسراشەوە پۆڵۆنیا لە هەمیان پاک و تەمیسترە لە ڕووی پاک و خاک و خاوێنی سەرجادەکانەوە لە ڕووی جوانی سروشتەوە یعنی خەڵکەکەی هەمی هەوڵەیە ئەم سروشە جوانی کە لێرە هەیە بیپارێزێ شتێکی واقعی هەیە خی گەورە پێی بەخشیەوە یعنی لە سەدا 65 وڵات سەوزاییە و دارستانە و زۆربەی کات باران لە هاوینە کە دنیا زۆر گەرمە زۆرترین ڕێژی باران لە پۆڵۆنیا لە هاوینە یعنی ئەمە نیعمەتێکی خوایە داوێتی بەم ناوچەیە بەڵام لەگەڵ ئەوەشە هەمیشە هەوڵێن داری درەختی تازە بڕوێنن و حکوومەت هەوڵ با زیاتر خەڵک پەروەردە بکات لە سەرۆی ئەوە بکاتەوە ئێمە خۆمان کامپینێکمان ڕاگەیان دێرە کامپینی پاکردنەوەی پۆڵۆنیا هینی گەڕێکی خۆمان ئەو شوێنی کە لەی دانیشتین سەرۆکی شارەوانی هات لەگەڵ ئێمەیە ئینێکمان کرد ئیڤنتمان کرد پاکردنەوەی گەڕەکەکە بۆ نمونە یعنی خەڵک هەوڵەیەوە زۆریان پێخۆش بوو چۆن ئێوە کەسێکی بیانین هەوڵێن پاکردن ئێمە ئەو هەوای پۆڵۆنیا هەڵەمژین بۆیە حەزەکەین سوودمان هەبێ سوود بگەێنین بە پۆڵندا لەو ڕێگەیەشەوە کولتور ئەبێتە دەرگایەکی کولتوری پردێکی کولتوری لە نێوانەوەی کە کوردیان زیاتر خۆش بووە بەڵام بە دڵنیاییەوە گرنگە ئێمە بتوانین ئەم تەجروبەی کە ئێمە لێرە بینیمانە لە کوردستانیشە ڕنگدانەوەیکی هەبێت و لێرە لایانی حکومی زۆر پاڵپشتن لە بوارەکانە بۆ پاراستنی ژینگە فەندی پرۆژیان زۆرە NCN کە ناشنال سنتەر ئۆف ناوکی واتە فۆر ساینس بۆ زانست ینی فەندێکی زۆر کات سکۆلەرشیپێکی زۆر باشی هەیە بۆ بابەتی ژینگەی پرۆژەی جوانیان پێشکەشکە ئەوواکەنێ سەم خۆم تێزی دکتۆراکەم لەسەر بابەتێکی ژینگەیە کەم فاندم پێوەرگرتووە لێرە بۆ ئەم بابەتانەوە ئاکات ئینسان هەم لە ڕووی ژینگە بپارێزێت هەم لە ڕووی زانستیەوە وڵاتی بەرەو پێش کرد وەکو پاکیجێک ئەمان وایان کردووە و کارێکی سەرکەوتوشیان کردووە بە هوای ئەوەی کە ئێمە بتوانین ئەو تەجروبە جوانانی کە لێرە هەمانە بیگوازینەوە بۆ کوردستان و کوردستانیشی هەمومانە هیلایەنێک نییە بە تایبەتی بۆیە بتوانین هەمومان بە دەست لە ناو دەست کوردستان دیجان ئاوادان بکەینەوە چونکو کوردستانی ئێمە زۆر شوێنی جوانی تایە هەم لە ڕووبارەکانی باسی ویستولات کرد چەندین ئێمە ڕووباری جوانمان هەیە چەندین سەرچاوی ژینگەی و ئەوەمان هەیە بۆیە گرنگە ئێمە هەوڵبین بیپارێزین چونکو ئێمە لێت نەشارمەوە کە ئێمە بەرپرسیارین بەرامبەرنەوەی داهاتوو ئێمە کۆتانەوەین کە ئەتوانین بڵین بەرئەگرین لە کلایمەت چێنج لە گۆڕانی کەشوهەوە لە دوای ئێمەنەوەی دوای ئێمە با بەسەر کارەساتانێن با لە باتیەوەی کە قسەی ئەوەماکە ڕەحمەتمان بۆ بڵێ شانمانە پێما تۆ حەقە لە ئایندەدا لە کوردستان کەمپینەر بی بۆ مەسەلەی ژینگە ینی دکتۆراکەت لە تەنیش خۆت دابنێ بەس کەمپین بکەیت چکە ئێستا وەکو دەڵێ ئێمەشی گەرم کرد بەڕاستی بۆ زۆرتر پاراستنی ژینگە سپاست دەکەم ماریانە خان پۆڵەند بۆ کوردستان گرنگە بەڕاستی چکە زۆر جار لە کوردستان من گوێم لە خەڵک بۆ ئانێکە بڕیارسازنەوە کاکزیات خۆشی نوێنەری حکوومەتە لێرە دەڵێن پۆڵەند چییە؟ دەڵێن فەڕەنسا مهمە بەریتانیا مهمە ئەمریکا مهمە زۆر شتمان لەگەڵ دەکا تۆ پەیوەندە نێو دەوڵەتەکانت خوێندووە دەزانی تەسیری پۆڵەند چییە بەڕاستی گرنگە بۆ کوردستان؟ ئەمن هەز دەکەم پۆڵەندا چونکە هەندێک مێژوەکەی زۆر قورس بووە ئەوجا زۆر بەقووەت نەبووە هەتا وەکو فەرەنسابی بریتانیابی بەرەبەرە یعنی هەندێک دوورتر هات لەبەرەوەندە زۆر خەڵک بەس دەزانن کە فەرەنسا جوانترە ئەڵمانیا یانەوە زۆر احتیمامی بە پۆڵەندا ناکەن وەڵام کامن لێرە کە ژیام و بینیم کە ئەوانە هەموو هەست و گرنگی بە هەموو شت دەدەن لە وڵاتیان و حەز دەکەن ینی مێژوو خۆی دووبارە نەکاتەوە و بەو فترەی زۆر گچکە خۆیان زۆر باشتریان کردو ینی لە بەرەوەی ئابووری ئەگەر خوێندن ینی زۆر ئەمن خەڵک پۆڵەنەکان ئەوها دەبینم کە وەکو ئەوەنە لێیان ئەوها تەماشایان دەکەم دەڵێم ئەمەش ئەوها دەمەوێ هەموو شت ئەوەندە خراپ هەبوو لە مێژوو هەموو شتە بەس دائیمی حەز دەکەن خۆیان باشتر بکەن بە خوێندن بە ئابووری بە سیاحەت هەبە هەموو شت یعنی بە گرنگی دەتەن پۆڵەندیەکان زۆر گرنگن و حەز دەکەم یعنی خەڵکی لە کوردستان باشتر
ینی احتیمان بە پۆلۆندا بکەن چونکە لێرە زۆر فرسەتی خوێندنی باشی هەیە فرسەتی خوێندنی باشە ئەوە کە ئێستا گوتت یەکێک لەو نمونانە یەکێک لەوانەیە کە لێرە هاوکاریمان دەکات پۆڵەندیا ئەمڕۆ نیوەڕۆ بۆ گوتم فلان بازار پێت واجەیەکی باشە بۆی بڕێنتی هەر زۆر باشە هەر وەختێک بڕۆی زۆر باشە شتی زۆری لێە بڕۆن چوین لەوێ زۆر شت کراوە نەبوو هێشتا بەڵام بیرم دەکردەوە خۆشم دەمگوت ئەمە نیشانەی نیشتیمان پەروەری ئەوە کە پێی گرنگە من وەکو گەشتیار ڕەنگە ببینێ بڕۆم خزمەتی وڵاتەکەیان بکەم شتێک بکڕم لێرە لە پۆڵند ئەمە نمونەیەکی گرنگە کاک ڕاستی باسی ژیری دەستکردمان کرد بەسەوەی کە تۆ دەی خوێنی فراوانترە لەوە نیە زۆر جار دەڵێن ئەوی زۆر خەریکی کۆمپیوتەری بێ تێکەڵاوی خەڵکی ناپێ لێرە دەرفەت ئێوەتە بە کە زۆرتر تێکەڵاوی پۆڵەندەکان بی و پرۆژەی ژیری دەستکرد لێرە چۆن نیشی لەسەر دەکرێت ئێمە لە کوردستان چۆن دەتوانین استفادەی لێ بکەین ڕاستە ئەوەی کە لێرە هەیە بۆ منە بڵێن تێکەڵاوی خەڵک و مەسلەی کەسانی کۆمپیوتەر تێکەڵاوی خەڵک نابنەوە هەر شتێکی چۆن بڵێن سەرزارەکیە ئەسڵ ئەساسی نییە ئەبوونە من نزیکترین برادری خۆم لێرە پۆڵەندی ئەو دایمیش بەیەکەوەین و مەسلەی ژیری دەستکرد لێرە لە وڵاتی پۆڵەندایانی بەجددی ئیشی چاکی لەسەر دەکەن لەو چەند ساڵی ڕابردوو کە من لێرە بینیومە ینی بوونەسە سیستەمێکیان دروست کردووە کە ئیش و کاری خەڵکی زۆر ئاسان کردوبوون لە دایرە حکومیەکاندا تۆ پێویست ناکات ینی هیچی وانە ماوە کە تۆ پێویست کا بچی لە دایرە ئیش خەریکی ئەوراقات بی و فۆڕم پڕکێ و خەریکە و جۆرەشتانەبی بۆنە جگەی خۆشحاڵ ێسا لە کوردستانی ژوا و سیستەمی ئەلکترۆنی وشتە خەریکە پەرەی پێدەدرێت بەڵام وەکو مەسلەی ژیری دەستکردیش هەمومان دەزانین ینی داهاتوو بۆ ژیری دەستکردە چۆن بڵێن هەرچی بۆن لە مۆبایلەکانمانەوە لە کۆمپیوتەرە و لە هەرچی بێت هەمووی لایەنێکی ژیری دەستکردی تێدایە بەڵام لایانی سلبیشی زۆرە و ئێستا بنونە ئیتحادی ئەوروپی دەوێت بۆنمونە شتێک کات کە باڵانسێک ڕاگرێت لە نێوان بنە خەڵک و ژیری دەستکرد لە داهاتوودا لەوانەیە زۆر کەس دەڵێن ئیش نامێنێت بۆی ژیری دەستکردەوە هەمووی دەبێت بۆنە ڕۆبۆت و نازانم چی و جۆرەشتانە دەیانەوێت ینی یاسایەک دروستکەن کە ڕێگە نەدەن شەریکاتەکان بە ڕێژەیەکی زۆر ژیری دەستکرد بەکاربێن ینی وا بکات کە تۆ ینی پێویست بە خەڵک نامێنێ پێویست بە هەلی کار نامێنێ ئیدی هیواداریشم لە کوردستانیش بەرەبەژی دەستکردن ئەوە پۆڵندەکان لە سیستەمی بەڕێبردننی خۆیاندا حکوومەتی ئەلکترۆنیان بەهێزە وەکو باست کرد بەس لە مەسلەی خوێندندا لە پێشن بەڕاستی ینی شتی زۆر گرنگ هەیە کە لە ئاستی دنیا پشت بە پۆڵند ببەسترێ لە مەسلەی ژیری دەستکرد بەڵێ بێگومان بن من ئێستا زۆربەی زۆری شەریکاتە گەورەکانی دنیا فەیسبوک گوگل هەمویان هاتوون لە پۆڵندا ئێستا لە وارشۆ لە پایتەختی پۆلۆنیا ئێستا لەوێ لە قیانداناوە و سوود لە کەسانی پۆڵندی دەبینن لە شارەزانی پۆڵندی دەبینن لە بواری ژیری دەستکرد چونکە وەک بڵین کاک پێشەنگیش باسی کرد کە بە تایبەتی جامیعە تەکنیکەکانی وڵاتی پۆڵندا لە ئاستێکی زۆر بەرزدان لە ئێستادات ئیدیۆ وای کردووە نەک خەڵکی بۆنە ئاساییش بێتە وڵاتی پۆڵندا بۆی پەرە بە ژیری دەستکرددا و فێری بێت و نەخۆم یەکێکم لەوانە بەڵام بۆنە شەریکاتەکانیش دێنە ئێرە چونکە ینی حەز و متعان بۆ ئەو بابەتە هەیە و دەزانن کە لە داهاتوودا ئیسفادێکی زۆری دەبێت بەتەمای بچێەوە کوردستانیان لێرە دەمێنی ئیدی ئەو بەو پلانێک کە تا ئێستا هەمە دەمەوێت لێرە بمێنمەوە جارێت چونکە شتی زۆر ماوە فێری بم و لایانی زۆر ماوە کە پێویستە ینی شارەزایی تێدا پیا بکەم ئیدی ئینشاءڵڵا ڕۆژێک لە ڕۆژان هەردەگەڕێمە وڵات بۆ ینی خزمەتکردنی خاک و نیشتیمان و پێش بەرنامە بەگاڵتە پێم گوتی کە کوتت بە خەریکی ژیری دەستکردم تم پەک و خەریکی ئیشێکی کە دەسپێنی خۆت ئیشت نامێنێت چکە ژیری دەستکرد ئیشەگەر لێ دەستێنێت کوتت نا تا 20 ساڵی هەریشیان پێ دەبێت وایە بەڕاستی ینی ئەگەر بڵێن مەسلەی ئیشنەمانەوە شتێک نییە کە بۆ زوو ڕوو بدات بن لەوانێت لە هەندێک بابەت هەیە بۆنە مەسلەی دروستکردنی وەبسایت وەک خۆت ئاماژت پێداوتێت هەر بۆ خۆشی لە یەکێک لەو ژیری دەستکردانە پرسیارت کردو کە وەبسایتێکت بۆ دروستکە هەمووی کۆد و شتەکەتی پێداوە بەڵام بۆنە زۆر لایەنێکی هەیە ئەگەر ئەمە دروستی نەکەین بۆنمونە یان بۆنمونە دەتوانین دایم ڕێگولیشن دانین ینی بربەست دانین کە ژیری دەستکرد ناتوانێت هەموو شتێک بکە ئیدی لە دەستی خۆمانە ینی دەتوانین بۆ خۆمان وا بکەین کە ئیش نەوێنێ و دەتوانین بۆ خۆشمان وا بکەین کە بۆنمونە باڵانسێک ڕاگرین لە بەکارهێنانی ژیری دەستکرد و هەمدەستی کار خەریکی دکتۆرای دڵنیام
ینی هەموو کوردێک لە هەندێک نقطەدا شتێکت هەیە کە بیرت بۆ کوردستان دەچێتەوە دەڵێ ئەمن ئەو شتەی فێری بووم ئەوەی زانیم ها کوردی دیاسپۆرە ئەوەی دەبەمەوە کوردستان چ شتێک هەیە لە بوارەی کە تۆ بۆی دەخوێنی کە لە دڵی خۆت داکرێتەوە وەڵڵاهی سپەنێ دەمێ ئەوەی ببەمەوە کوردستان ئەوەی ڕاستی من تازە دەستم پێ کردو ینی شتێک نییە بڵێم وڵا دەستم پێ کردو و تاو لە مێشکمدا هەیە کە چ دەمێ بەرمەوە کوردستان بەڵام ئەو بابەتی کە من هەڵم ژاردەوەی کە لە مەنەجمنت لە بەشی بەڕێوەبردن چۆن AI بەکاربێنرێت بۆنە لەلایانی وەک باسم کرد سیستەمی حکوومەت بۆ نمونە ئەگەر من لەو بوارەدا هەم لەگەڵ سوپەرڤایزەرەکەم و هەم لە کۆنفرانس و لەگەڵ کەسانی تر هەوڵدەم فێری بم دەتوانم بۆ نمونە ئەو کاتێک کە دەڕۆمەوە کوردستان لە داهاتوودا لەلایانی بەڕێوەبردن و لەلایانی موسساتەکانەوە بتوانم کە ژیری دەستکردیان پێ بناسێنم هەرچەندە لەوانەش ئێستا کەسان هەبن کە لەو بوارەیدا شارەزان بەڵام ئەو کاتی کە من هاتمێرە لە هەموو جامیعەکەی مندا کە لە جامیعی تیشک بووم یەک شەخص هەبوو کە لە بواری ژیری دەستکرددا ینی شارەزا بوو و ژیری دەستکردیش نەبوو بەڵام ینی چۆن بڵێن خۆی پێڵواسی زۆر باشە کاک زیات لە بواری ئەکادمیدا خەڵک وردەوردە دێن لە کوردستانەوە دیاسپۆرایەکی ئەکادمی کوردی ڕەنگە لایەندەدا لێرە دروست بێ بەهۆی خوێندنەوە بەڵام کۆچبەریش هەوڵ دەدەن بێن هەیە تەلەفۆنمان بۆ دەکات بۆ هێڵی گەرمی دیاسپۆرا کە ئێستا هاوکارانم لەسەر شاشەش پیشانی دەدەن لە زیندانن بۆ نمونە لێرە گیراون بەهۆی ئەوەی بە قاچاق هاتوون و ئەوانە ڕێو شوێنەکان چین کە خەڵک بتوانێت بە شێوەی یاسایی بێت بۆ پۆڵند هەر بۆ خوێندن نا بێ بۆ کار بۆ نمونە بەڵێ ئەگەر دەرفەتم پێ بدەی دەگەڕێمەوە سەرەوە بەس حەز دەکەم تێبینیە بکەم کەوە چونکە جەنابەت پرسیت لە کاکڕاستی دەگەڕێتەوە کوردستانیان نا لە ساڵی 2004 دەستەی یەکەم قوتابیان کە هاتنە پۆلۆنیا و خوێندنی ماستەر و دکتۆرا یان تەواو کردو ئێستا گەڕانەوە ینی ئەو کاتی پاشەوەی خوێندنیاتەوە کرد گەڕانەوە کوردستان و ئێستا خزمەتێکی زۆر دەکەن وەوە یەک و دوو نەبوو ینی زۆر یەک لەوانە دکتۆر سەلاح ماوەیەکی زۆر سەرۆکی زانکۆی چەرمۆ بوو دکتۆر حەکیم ڕاوێژکاری جەنابی سەرۆک وەزیرانە بۆ کوالیتی کۆنتڕۆلی خواردەمەنی دکتۆر عەبدولکەریم ڕاگری کۆلیژی زانستیە دکتۆر فەرهەنگ کەوە خوێندنی زمانی کوردی دامەزراند لە زانکۆی یاگیلۆنیان لێرە گەڕایەوە لەوێش جێگری ڕاگری کۆلیژ بوو دکتۆر هێویدار لە زانکۆ دەرز دەلێتەوە لە دهۆک دکتۆر هەڤاڵ دەورێکی زۆری هەبوو لە پەروەردە چووکە دکتۆرایەکەی لە پەروەردە کرد دکتۆر عەلی سەرپرشتی مختەبەرەکانی زانکۆ دەکا و دەیکرد لە کوردستان دکتۆر ئەمیر ڕاوێژکاری وەزیری خوێندنی باڵایە وەک دقت دەدە بێ ناوەکان تەواو نابن کاک زیات بەڵێ ئەوجا بۆیە مەبەستم ئەوەیە زۆربەی ئەوانەی هاتن بە تایبەتی لە سەرەتا هەموو خۆشحاڵانە گەڕانەوە و خزمەت دەکەن و جێگای دەستیان دیارە ینی لە کوردستان ئەگەر بگەڕێنەوە سەر پرسیارەکەی بەڕێزت دەربارەی کۆچبەران دەبی ئەو ڕاستیە بڵێن کەوە ئەو کۆچبەرانەی دێن بە ڕێگای پۆلۆنیا مەبەستیان پۆلۆنیا نیە بە جۆرەی زانیاریەکانی پاسەوانی سنوور و دەسەڵاتدارانی پۆلۆنیا کە دەگەنە ناو پۆلۆنیا چەند ڕۆژێک دەمێنەوە ئەگەر ئازاد بن و دەردەچن بەرەو ئەڵمانیا و بەریتانیا و وڵاتەکانی تر ئەوانەی دەستگیر دەکرێن لەبەر ئەوەیە داوای مافی پەنابەرین ناکەن لێرە دەڵێن ئازادمان بکەن ئێمە دەمانەوێ بڕۆین پۆلۆنیا دەڵێ ئێمە ڕێکەوتنامەمان هەیە لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا ئێمە ناتوانین ئازادتانکەین و بڕۆنەوە یان داوا دەکەن لای ئێمە
ئەنیش دەتانگەڕێنینەوە وڵاتەکانی خۆتان. ئیتر کە ئەوانەی داوا دەکەن ئازادیان دەکەن و پاش چەند ڕۆژێکی تر لێرە نامێنەوە. کێشەکە لێرەدایە بەس ڕێگای یاسایی بۆ هاتن ئەوەیە پێشکەشکردنی فەرمی بۆ داواکردنی ڤیزە ئەوجا بە مەبەستی خوێندن بی ئەگەر بە مەبەستی شتێکی تر بێ ئەو ڕێگایانە هەیە چونکە پۆلۆنیا وەکو وڵاتێکی ناو یەکێتی ئەوروپا دەبێت پابند بێ بەڵام وەکو ئەڵمانیا نیە بۆ نمونە پێویستی بە هێزی کار بێ خەڵک لە کوردستان بتوانێت بەڵێ ئەو دەرگایان نەکردوێتەوە بۆ کار بەڵێ هێشتا نیان کردوێتەوە. زۆر باشە زۆر سپاسان دەکەم میوانانی بەڕێزم کاک ڕاستی بڵباس خانم شەهرام وشار ساڵحی خانم ماریانە دلێر کوردە و کاک پێشەنگ حەمەکەریم زۆر سپاسان دەکەم بێگومان سپاسی کاک زیاد ڕەوف دەکەم دەبێوەتان پێ بڵم بینەران و بیسەرانی ڕوودا ئێستان بەرنمەیە لە قەڵای زنار دەکەین لە پۆڵەند وابزانم تاکە شوێنی مێژوویە کە ناوێکی کوردی هەبێ خاوەنەکەی کاک زیادە زۆر شتی دیکەش لێرەوەکو ڕەنگە ئێستا کۆنترین کوردی دیاسپۆرای پۆڵندی بێ ئەگەر وا ناوی لێ بنین لێرە کردوویەتی لە ڕووی کولتوریەوە کاری زۆر لێرە کراون ئەمەمان کردوتە پاکێجێکی تایبەت لە بەرنمەکانی داهاتووی دیاسپۆرادا دەبینن زۆر سپاسان دەکەم جارێکی دیکەش کە لێرە ئامادە بوون و زۆر سپاس بۆ ئێوەش کە لە ماڵەوە لەگەڵمان بوون هێڵی گەرمی دیاسپۆرا دەبینن پێشنیارتان هەیە ڕەخنەتان هەیە ڕەخنەی زۆر بگرن لە ڕێوە ژمارانەوە لە تەلەگرام واتساپ یان هەر ڕێگەیەکی دیکەەوە بێ دەتوانن پەیوەندی بکەن سپاسان دەکەم.